تیمەکانی ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی دادگەرین پۆستەر و فلێکسی لیستی 147 کۆمەڵی دادگەری لە شاری سۆران هەڵدەواسن بە گەرم و گوڕیەوە کار دەکەن بۆ ئەوەی لیستی کۆمەڵ و کاندیدانی سەرخەن. بەناوی خوای گەورە لە دووەم شەوی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیارە تیمەکانی مەڵبەندی سۆران لە ناوشاری سۆران ئەو شەو دەست بەکار بووین کە دەستمان کرد هەم لە فلکەی سۆران و هەم لە دەروازە تا ناوشار دەستمان کرد بە هەڵواسینی فلێکس و پۆستەرەکانی لیست و کاندیدەکانمان لەم سنوورە. داواکارین لە خوای گەورە کە تەوفیقی هەمولایەکمان بدە و داواکارین لە دەنگدەرانمان کە ئەو جارە بە گروتینێکی زیاتر و بە هەڵوێستی جوامێرانەتر دەنگ بدەن بە لیستی 147 کۆمەڵی دادگەری بۆ ئەوەی ڕێ لەو زوڵم و ستەمەی 32 ساڵ لەمە پێش بگرین و چیتر ئەو میلەتە هەژار و نەدار و کەم دەرامەتە نەچەوسێتەوە. زیاتر لە سێدەی لەسەر یەکە حکومڕانانی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان دەچەوسێننەوە و مافەکانیان پێشێل دەکەن و جیاکاری لە نێوان هاوڵاتیانی کوردستان دەکەن. بۆیە کاتی ئەوەیە ئەو دەسەڵاتە گەندەڵا بگۆڕدرێ و دەنگ بە کاندیدا بوێرەکانی کۆمەڵ بدرێ. و هیوادارین لە هاوڵاتیان لە دەنگدەرانی بەڕێز کە ئەم لیستە سەر بخەن بۆ لەبەر ئەوەی ئەوانێک کە 32 ساڵی ڕابردوو لە دەست هەڵات بووینە بە هەموو شێوەیەک زوڵمیان لەو وڵاتە کردیە لەو هاوڵاتیانە کردیە بە هەر لە بە موچە خواردن و بە تاخیرکردن بە لێبڕین بە زەریبە زیادکردن بە هەموو شێوەیەک سزای ئەو میلەتیاندا بۆیە پێویستە ئەو میلەتەشە ڕۆژی دەنگدان تۆڵەی خۆ لەو دەسەڵاتە بکاتەوە و مافی خۆی پەیڕە و بکاتن. والله ئێمە داوای لەو خەڵکەیەکەن کە ئەو خەڵکە بچیتە سەر سندوقان دەنجی خۆ بەو نەفەوتینی دەنگ بدە بە گەرم گوڕیش بچی دەنجیش بدێتە بۆ کاندیدانەی کە لە خواترسن بەدەست نوێژن حرام خۆر نینە یعنی دڵسۆزن بۆیان هیوادارن یعنی ئەو خەڵکە بابەز بی 32 ساڵە دەنگ بەو لایەنە ئەلمانیا نادەن کە هیچیان نەچاندووە لە غەیری تەفرقە و دووبەرەکی و براکوژی و کۆمەڵی دادگەری بە لیستی ژمارە 147 بەشداری هەڵبژاردننی پەرلەمان دەکات. لەو پێناوەشدا بانگەشەی گەرموگوڕی هەڵبژاردن بەڕێوە دەبات و تیمەکانی بانگەشەی کۆمەڵ لە شار و شارۆچکەکانی کوردستان لە خەمی سەرخستنی لیستەکەیاندان. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.